يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، زانایان و حکەمای ئیسلام فەرموویانە ست شافیة کافیە، شەش شت هەیە شیفابەخشن، چارەسەرن، کافین و بەسن بۆ ئەوەی ئینسان خۆشبەختی دنیا و قیامەت بکەن. وتارەکەمان پشتیوان بە ذاتی ئەڵڵاه لەژێر ناونیشانی شەش بنەماکانی خۆشبەختیدایە. ئێمە لەم دنیایەدا ئەو شتانەی کە دەبنەمایی بەختەوەری و خۆشبەختیمان ڕەم بێ زۆر بن، بەڵام زانایان فەرموویانە شەش دانەیان هەم شیفابەخشن بۆ ئازارەکانی جەستە و ناخ و دەروونمان، هەم بەسیشن دەتوانین بیان ژمێرین و ئەو شەشانەش هەر شەشیان پەیوەندیان بە یەکترەوە هەیە. خاڵی یەکەمیان بریتیە لە دین، چونکە دین خالقت پێدەناسێنێ. ئینسان لە ڕێگای ئاینەوە نەبێ دروستکەری خۆی کە ذاتی ئەڵڵایە و بێشەریکە سوبحانەه وتەعالا نایدۆزێتەوە و نایناسێ. هەمیشە ناخی ئینسان مشتاقە بە دووی ئەوەی پەرسترایەوێک بدۆزێتەوە. یعنی حتا ئینسان چەندە زانا بێ، لە هەر شوێنێکی دنیادا بێ، لە هەر زەمان و زەمینێکدا بێ، فیتڕەتی ئینسان مشتاقی ئەوەیە معبودێکی هەبێ، پەرستراوێکی هەبێ، شتێک هەبێ کە بە ڕەمزێکی بزانێ و پەنای بۆ بەرێ. ئەوە تا تەماشا دەکەی ئەوەی موحیدە ئێمە بە بەرەکەتی ئەم دینی ئیسلامە ئەڵڵا دەناسین. کەسێش کە دەگاتە ئاستی هەرە نزم دوو لەڕووی جەناوتان هەیە مشک دەپەرستێ لەم سەر زەویەدا. ئەو هەموو وە دوورگەی عەرەبیە کە ئیسلام هاتوو شیاریکردنەوە بەردیان بەدەستی خۆیان دادەتاشی و دەیان کرد بەخوا، وەکو زمانی حەزەتی ئیبراهیم خەڵک مانگی دەپەرست، سوزدەی بۆ ڕۆژ دەبرد، ئەستێرەی دەپەرست لە شەودا. دڵی ئینسان مشتاقە بۆ ئەوەی پەرستراوێکی هەبێت. دینی ڕاستەقینە و دروست کە دینی ئیسلامە بەرەکەتەکەی لەوەدایە، شیفای ئەم دڵ و دەروونت دەدا، پەرستراوی حەق کە ذاتی ئەڵڵای بێشەریکە پێت دەناسێنێ. دین وەڵامی پرسیارەکانت دەداتەوە. ئینسان هەمیشە خولیای ئەوەیەتی. ئەوە شعرەکانی ئیلیا ئەباماڵی ئەوانە کاتی خۆیگە بخوێننەوە هەمیشە بیری کردوێتەوە، باشە من دەبێ ژیان هەر ئەمەندە بێ، ژیان هەر ئەم چەند مەسەریانە بێ، ژیان هەر ئەم چەند ساڵە بێ کە نەمزانی چیم تێدا کرد و چۆنم بەسەر برد. ئەو هەموو خراپەکارە نابێ پاداشتی خراپەکانیان وەرگرن. ئەو هەموو چاکەکاری وەکو جەنابتان کە لە دنیادا کەمت خۆشی بینیوە، ئەی نابێ ڕۆژە پاداشتی چاکەکان وەرگری کە کەس نەیداوەتەوە. ئەوە دین پێت دەڵێ نەخێر، دنیا هەر ئەم چەند ڕۆژە نییە. دنیایەکی کە دەست پێ دەکات، دنیای حەقیقەتەکە لە دوای مردنەوە هەمووشی بۆ باس کردووی، لە ڕوح دەرچوونەوە تا ناوگۆڕ تا دەچینە بەهەشتەوە بەویستی خوای گەورە بە ڕەحمی خوا هەموو بەرچاومان ڕوونە، کۆتا لەختەمان لە بەرچاوە. ئەوە بەرەکەتی دینی ئیسلامە. دین لە میحنەتدا ئومێدت پێدەبەخشێ. ئینسان لە ڕۆژگارە تاریکەکانی ژیانیدا کە هیچ تروسکایەکی نامێنێ خۆ ناکوژێ، پەنا بۆ خۆ لە ناوبردن نابە، چونکە دەزانێ کەسێک هەیە کە پەنای دەدا و بەهانایەوە دێکە ئەڵڵایە. ئەممەن یوجیب المضطر ئیذا دعاه وەیەکشیف السوء، چ زاتێک هەیە جگە لە ئەڵڵاه کە بەدەم گرفتار و بەگیر هاتۆ بچێ وڵامی بداتەوە و ڕزگاری بکە، هیچ کەسی تر نییە جگە لە ئەڵڵاه. ئیمامی شەوکانی لە فتح القدیرا دەفەرمێ المضطر هو المكروب المجهود الذي لا حول له ولا قوة. مضطر ئینسانی گرفتار و بەگیر هاتوو ئەو کەسەیە کە هیچ هێز و توانایەکی نەماوە، نەمادەی بەدەستەوە خۆی ڕزگارکە، نەپاڵپشتی کەسێک هەیە دەستگیرۆیی بکا و بێ بەهانایەوە. خوا دەفەرمێ هانا بۆ من بێنە بەدەنگتەوە دێم. ووتراوە هو الذي عراه ضر من فقر أو مرض فألجأه إلى التضرع إلى الله تعالى. مضطر كلا آياتك سورة نمل آيات 62 هاتوا ئەو کەسەیەکەوە بەهۆی فەقیریەوە، بەهۆی نەخۆشیەوە
هیچ سەرمایەیەکی بەدەستەوە نەماوە، هیچ پەنایەک شک نابە پەنای بۆ بەرەو ڕزگاری کە هاوار بۆ ئەڵڵا دەبا. خوش بەڵێنی داوە مجیبی مستەڕە ئیلا دڵنیا بە وەڵامت دەداتەوە بە نێتێکی خاوێن و ئیمانێکی بتەوە ڕووی تێ بکە. کەواتە ئەم ئومێد و هیوایە لە کاتی میحنەتدا کە بەهۆی دینەوە دەستت کەوتووە لە تاریکستانە ڕووناکی نیشان دەدا. لە کاتی خۆشیشە دین ناهێڵێ بغڕاب ببی، دەڵێ هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر. ئەوە دینە ئینسان فێر دەکا ئەگە پلە و پایەکی بەرزت هەبوو، ئەگە نان و خوانێکت هەبوو، ئەگە پارە و قاسە و کاسەیەکت هەبوو مەڵێ هی ئازایەتی خۆمە. ئەها بێدین وا دەڵەوە هی خۆمە، خۆم پەیدام کردو، خۆم عاقڵ بووم. دین فێری ئەوەت دەکا بڵێ ئەمە هی خوایە، خوایە ئەوە بەهرەی تۆیە و پێت بەخشیوم، بۆیەشت پێ نەبەخشیوم خۆم بەسەر خەڵکا زاڵکەم. لیەبلوەنی لامەکە لامی تعلیلە، لەبەر ئەجلی ئەوەیە من لە تاقیکردنەوەدام خوایە ڕەحمم پێ بکەی شکرانە بژێرم و کوفرن نەکەم. هەمە بەرهەمی دینە کابرای دەوڵەمەند بوغڕا نابێ، خۆی بەسەر خەڵکا ڕانادا. چەند ئینسان دەوڵەمەند بێ متەواضعتر دەبێ ئەگە دیندار بێت، چونکە دەڵێ ئەمە هەمووی هی خوایە و من لە مەیدانی تاقیکردنەوەدام بەڕێنمایی شەرع بەڵکو ڕێی ڕزگار بم. دین پارێزگارتە لە خراپە دەتگێڕێتەوە. ئەگە کەسیش چاوی لێ نەبێ و کامێراکانی چاودێریش کوژابنەوە بەو هەستی دینداریەی کە لە ناخدایە خۆت دەپارێزی لە خراپە. دروشمی ئیماندار ئینی ئەخاف الله، دروشمی ئیماندار قالە مەعاذ اللهە. ئینسان ئەگە ئیماندار بوو دینی هەبوو ئەگە تووشی خراپەش بوو تەوبە دەکا. دەبینین چەند کەسمان بینیەوە جەنابتان بەڕێستان بیستوتانە و بینیوتانە کەسێک لە پێش ئیلتیزامکردنی بە ئاینی ئیسلامەوە بێش ئەوەی بێتە ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت کە نوێژی نەکردووە ڕوو لە خوا نەبووە، زۆر خراپەی کردووە، ماڵی خەڵکی خواردووە، وەڵڵی ئێستا بەدوویدا دەگەڕێ. ئێستا کە تەوبەی کردووە دەگەڕێ بەدووی ئەو کەسانەدا کە حەقی خواردون بیانداتەوە. ئەمە بە چێ دەکرێت؟ ئەمە بەرهەمی دینە. بۆیە دین شافی و کافیە خاڵی یەکەمی بەختەوەری ئینسانە. دین مەبدەئە. إذا لم يكن لك حاسد فلا خير فيك. علماء فرميانا ئەگەر هیچ کەس حەسوودی پێ نەبردی تۆ خێرت تێدا نییە. یعنی چۆن؟ یعنی ئەگەر وا لێ هات هیچ کەس حەسوودی پێ نەدەبردی کەواتە تۆ هیچن نەکردووە. کەسانێکیش لە چاکەکار بووی پێت ناڕەحەت نەدەبوون و حەسوودیان پێ نەدەبردی هیچن نەکردووە. ئەوە بەرهەمی چاکەی خۆتە کە خەڵکانێک بە بێەوەی تاوانت بێ زمانت لێ دەکوتن. ئەوە نیشانەی حەسوودی ئەوانە. تۆ لەم کاتە پەنا دەگری بەخوا لە شەڕی چاوپیسان و حەسوودان، ئەوەش بۆ خۆی عیبادەتە. دەفەرمون وإذا لم يكن لك صاحب فلا خلق لك. هەر کەسێ لەگەڵ کەس ئیدارە نەکا، دڵی کەس بەخۆیەوە نەهێڵێ. مامۆستای لە مەکتەبێکە، قوتابی لەگەڵ مامۆستاکان لە هەمویان لێت بێزار بن، کارمەندی لە دایرەیەکە، ماڵی لە گەڕەکێکە، هەموو ئەو خەڵکە دەمت لێ بکاتەوە و لەگەڵ کەسان نەحەوێیتەوە، نیشانەوەی ئەخلاقەکەت تەواو نییە. ئەبێ بە ڕۆشتی خۆتدا بچیتەوە. وإذا لم يكن لك دين فلا مبدأ لك. هەر کەسێ وازی لە دینی خۆی هێنا دڵنیابن هیچ مەبدەی خێری لێ نابینێ. ئەو کەسێ بۆ نمونە پاشگەز دەبێتەوە لە ئیسلام پەنا بەخوا، دینی ئیسلامی حەقی ناسیوە و دین بەلایەوە هیچ نییە، باوەڕتان بێ خەڵکانی تر خێری لێ نابینن. بەیانی دە سەنگەر دەگۆڕێ لە ساڵێکا و هیچیان خێری لێ نابین و خۆشی بەوان بەخێو دەکا. کەواتە خاڵی یەکەم بۆ خۆشبەختی دینە. دین سەرنجامی قیامەتمان ڕوون دەکاتەوە. ئەزیزەکانم بەخوا دنیا هەر کۆتایی پێدێ. ئەلحەمدولیلا دڵمان خۆشە بە ئیمانەکەمان. ئەگەر لەم دنیاشدا خۆشیمان کەم بینی بێ هەر بە مردن ڕزگارمان دەبێت لە مەینەتیەکان. چونکە ئەهلی ئیمانی لەو بەهەشتەی کە تا ئێستا نەمانتوانیەوە بیریش لە خۆشیەکانی بکەینەوە، هیچ چاوێک نەیبینیەوە، هیچ گوێیەک وەسفەکانی نەبیستووە، بەوێ شاد دەبی. ئەوە بەرهەمی دینە. بۆیە لە هەموو شتێ زیاتر ئاگال لە دینەکەت بێ. دوای دین چ شتێک هەبێ بۆ ئینسان باشە؟ عیلم. چەند جوانە ئینسان دیندارێ بێ و زاناش بێ لەگەڵ دینداریەکەیدا. دیندار بی و زانابی، جا بە زانستی شەرعی یان بە زانستی ڕۆژگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من یورید الله به خیرا یفقهه فی الدین. هەر کەسێ خوا چاکەی لەگەڵ بکات لە دین شارەزای دەکات. یعنی جەنابەت چەندە لە ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام شارەزابی دڵنیا بە ئەوەندە خوا چاکەی بەسەرا کردووی لێی زیاد کە و شکری خوا بکە. هەر کەسێک خوا چاکەی لەگەڵا بکات لە ئیسلام شارەزای دەکات، لە شەرع شارەزای دەکات. چەند جوانە ئینسان عەقیدەی ئیسلامەتی شارەزا بێ.
لە تەوحید شارەزا بێ لە بنەماکانی خوا نەخواستە هاو بەش پەیداکردن بۆ خوا شارەزا بێ بۆی خۆیان لێ پارێزێ بە دوویدا بگەڕێ خوێندەواری نێجۆ لە مامۆستایانی بەڕێز بگرە ئەو هەموو تەلەڤیزۆنە بۆ بەدێک گۆرانی و ئەفلامی تورکیەوە دانیشی بەداخەوە هەیە پیرێژنە هەیە پیرەمێردە هەیە گەنجە کچە کوڕە چەند سعاتی خۆی بەدیا فلیمێکی بێکەڵک نامۆ بە دین و ژین و کولتوری کوردیمانەوە دەباتە سەر ئەی بوو بەدیار دەرسێکی عەقیدەی دینیەوە دانانیشی لە بنەماکانی عەقیدەکەت حاڵی بی چەند جوانە دینداری لەگەڵ زانستا تێکەڵاو بکرێ مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆی بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکە لە بەرجینۆدا لە لاپەڕی 1970 ئەفەرمێ لە شێخ معروف ناوێک مامۆستایەک بووە شێخێکی تەریقەت بۆ بۆی جەڕامەوە وەکتی لە مزگەوتە لە تەنیش کابرایەکەوە نوێژم دەکرد کابرا دەستی بەرز کردبەوە نەدەیگوێت یا پانیشین فریام کەوی یا پانیشین ڕزقم بدەیت قەت کەلیمەی وام نەبیست و پانیشین دەبێت چ بێ ئەڵێ کاکە پانیشین چێوا دەپاڕێەوە کتی پانیشین ئەو ئاسمانەیە ها پانیشە و شینیشە ئێکتم بجە بۆ لەوەی دەپاڕێوەکتی ئەوە خوانیە وتم ناخوا ئەڵڵایە وتی دەوڵام من وەزانی ئەوە خوایە خەڵکەوە دەستیان بەرز دەکردەوە سەریان بەرز دەکردەوە منیش دەمزانی ئەوە پانیشە و شینە دەموو یا پانیشین وەڵڵاهی من وەزانی ئەوە خوایە ئەوە ئاسمانە ئەمە سەیرەکەی ڕەم بێ بە دڵی خۆی پەروەردگار بۆ ئەو هەر بە ذاتی ئەڵڵا لێ قبوڵ کردو ئەو عەقیدەکەی ئاوا بووە بەڵام ناشرینە تۆ دیندار بی بەڵام بە زانانە خواپەرستی نەکەی بۆ شارەزا نابی ئەی مامۆستای مزگەوتەکان ئیشیان چییە بۆ ناچی لێی بپرسی بۆ ناچی کتێبێ بخوێنیەوە بۆ پانیشین و ئەڵڵا لێ تێکەڵاو بێ چەند جوانە من دەبینم کاسبکارێک ئەهلی مزگەوت بێ دیندار بێ ئەی چەند جوانتر دەبینین و دڵمان گەشتر دەبێتەوە ئوستازێکی جامیعە ئەهلی مزگەوت بێ چەند جوانە فەقێیەکی مزگەوت کە علومی شەرعی دەخوێنێ ئینسانێکی دیندار و خواناز بێ ئەمە جوانە بەڵام لەوە جوانتر کەسێک کە علومی کۆمپیوتەر دەخوێنێ و ئەهلی مزگەوت و دیندار بێ دەستزانستەکانی ڕۆژگاریش تێکەڵاوە چەند جوانە دەبینی فڵان دکتۆر لە وەختی جەماعەت ئاسیە بۆ نوێژی جەماعەتەکەی بە ویژدانە چەند پارەی نەخۆش ناستێنێ کە دەزانێ هەژارە بە حکمی وازیعە دینیەکەی ها ئەم دکتۆرە وەڵڵا دینداری لەو لە مەلایەک جوانترە کەواتە دینداری ئەگە زانستی لەگەڵا بێ بەخوا زۆر بەختەوەریە ئەمجا ئەم دوانەت هەبوو دیندار و خواناس زانا و عالم بەقەدەر خۆت سێیەم دەوڵەمەندی چونکە دینداری و خواناسی ئەگەر دەوڵەمەندی و بێاحتیاجی لە دەستی خەڵک لەگەڵ بێ زۆر خۆشە مامۆستای گەورەی کۆیە فەرموویەتی ئەوەی دنیای نەبێ دینی زەعیفە مەلا بێ یان شێخ بێ یا خەلیفە مەداری دین و دنیا هەر غینایە بەڵێ ئەلفەقر و فەخری ئیفتیرایە بەخوا هەمووی بە دەوڵەمەندی دەکرێت بۆیە لە تەفسیرەکە فەرموویەتی مەلا و ئەولیای خوام خۆش دەوێت کە دەوڵەمەند بن ئێستا شێخانی تەریقەتی بەڕێز کاتی خۆی کە تەشیە و خانەقایان هەبووە کامیان زۆر خزمەتی دینی پێکراوە ئەوانیان کە دەوڵەمەند بوون ئەوەتانە شێخانی بەڕێزی بیارە کاتی خۆی حتا ئێستاش مەداریسی گەورە ئەم هەموو عولەمای تیا هەڵکەوتووە وەکو مەلا عەبدولکەریم مودەڕیس و ئەوانە بەرهەمی چ بووە بەڕێزم بەرهەمی دەوڵەمەندیان بووە ئەوەندە دەوڵەمەند بوون چاویان لە زەکات و سەرفرەی خەڵکەوە نەبووە ئەوەندە خاوەنی مڵک و ماڵبوون هەمویان لە پێناوی ئیسلاما سەرف کردووە بۆیە ئەو هەموو عیزەت و کەرامەت و ڕێزیان هەبووە کە دەوڵەمەند بوون مامۆستای شێخی خاڵ و ئەوانە و شێخی چۆلی هەولێر و مەلا ئەفەندی هەولێر و ئەوانە بۆ ناویان پڕشنگدارە دەوڵەمەند بوون قەت ڕۆژە بێعیزەتیان قبوڵ نەکردو بەڵام مەلایەکی فەقیری کزۆڵی داما و شێخێکی فەقیر و هەژار ناوێرە لە ترسی نانەکەی حەقەکەش بڵێ ئەڵێ لە برسان دەمرم بەڵام کە دەوڵەمەند بوو ژیرفانی پڕ بوو دەستی پڕ بوو منەتی بە کەس نییە ئەڵێ چیت داوای لێم بستێنەوە چ مەعاشەکەت بۆ بڕیمەوە حکومەت بیبڕە فەرمێت دەوڵەمەندی لەگەڵ خواناسی و زانستا دەوڵەمەندی دنیایشی لەگەڵا بێ بەرەکەتە نوری عەلا نورە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕووی جەنابتاندا ئێستا ئێمە جاری وا پێمان سێرە مەلایەک چۆن دەبێت دەوڵەمەند بێ چۆن دەبێت مەلا و سارەی پێ بێت بەعەکسەوە بۆ ئەو باشە ئەگە ئەو دەوڵەمەند بێ زمانی ناتەقتر دەبێ و حەق بێشتر دەبێ و خەمیشتی تری نابێ ئەتوانێت زیاتر دینەکەت بۆ شیکاتەوە ئەگە شێخێک دەوڵەمەند بێ دەتوانێت چەندین فەقیر و هەژار لەسەر سفرەکەی سودمەند بێ ووجدك عائلا فأغنى خواب پیغمبر صلی الله علیه وسلم وەکو منەت بەسەریا دەفەرمێ ئەی خۆشەویستم ئەی سەروەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەر ڕۆژێ تۆ هەژار بووی و دەوڵەمەندمان کردی ئەو کەسێک کە هەژار بووی ڕۆژگارێکی ژیانت ئێستا خوا پێی بەخشیوی منەتی خوایە بەسەرتەوە خوا خۆشەویستوی ڕێزی بگرە لە خۆت مەگۆڕێ تۆش سوپاسی پەروەردگاری لەسەرا بکە تۆش خواناس بە و زانست وەرگرە ئەم مەقولەیە پێشمان دەڵێ
خواناسی زانست ئەمجا دەوڵەمەندی منداڵەکەت کاسبی پێمەکە حتا لە توانە داجارێ پێی بخوێنە چونکە عیلم پێش دەوڵەمەندیشە چونکە کە عیلمت هەبوو خوا پارەش دەنێرێ منداڵەکەت لە مەکتەب دەرمەکە بڵێ ئیشی پێ دەکەم نادەوڵەمەندم عیلمم ناوێ عیلم لە پێش دەوڵەمەندیشەوەیە ئەمجا دەوڵەمەندیش عیلم ئەگە دەوڵەمەندیشی لەگەڵا بێ بەڕاستی شتێکی جوانە سیانمان هەبوو خواناسی زانست دەوڵەمەندی چیتری لەگەڵا بێ زۆر جوانە مەردایەتی مروئەت چەند جوانی ئینسانی خواناسی زانای دەوڵەمەند مەردیش بێ زۆر کەسەی ئەو سیانەی هەیە بەڵام بەداخەوە لە مەردانی مەردایەتیدا بەخوا تێدا نییە چاکەیەک لەگەڵ یەکێکا بکە حەوت گەڕک دەبێ پێی بزانێ ئینسانی زانای خواناسی دەوڵەمەندی مەرد ئەوەیە ئەو هەموو خەڵکە ئیستیفادەی لێ دەکا بەبێ ئەوەی منەت بەسەر کەسا بکە دەڵێ هی خوایە جا خۆ هی من نییە ئەگە خوا دەکا من بەهۆی ئەوە ئەجرێکم دەستکەوێ مەمنونی خوام ناڵە فەوتان بەو خەڵکەوە بە پێچەوانەوە واعلم أن أحسن أيامك يوم تكون مقصودا لا قاصدا جوانترین ڕۆژگاری ژیانی تۆ ئەی مرۆڤ ئەو کاتەیە کە داوات لێ دەکرێت نەک داواکار بی ها کە داوای ئیشێک لێ دەکرێت شکری خوا بکە ئەو جوانترین ڕۆژی تۆیە مەڵە زۆر ماندوو بووم ئەی چانێت تۆ نەچوێ دەرگای خەڵک ئەگە تۆ بوویتە لە جیاتی ئەو کەسێک کە دەپاڕێتەوە بۆ خۆ ناخیتە شوێنی ئەو تۆ داوا لێکراوە بی جوانترین ڕۆژی ژیانتە نەک هەمیشە داواکار بی لە قاپی خەڵکە ئینسانی مەرد ئەگە ئازاری کەسێک بدا کە چاکەی لەگەڵ کردووە هەرگیز ناتوانێت لە خۆی خۆش بێ ئینسانی مەرد ئەوەی لەبەر چاوە ئەگەر ڕۆژێ فەقیر بۆ ئەم دەوڵەمەند نەبووە فڵان کەسی دەوڵەمەند دەستگیرۆیی کردووە فڵان کەس چاکەی لەگەڵا کردووە بەڵام حرمەتم هەیە پەرژین بێت لە ڕووی جەنابتاندا ئینسانی نامەرد با ئەهلی مزگەوتیش بێ با عیلمیشی هەبێ با دەوڵەمەندیش بێ ئەوانەی دوێنێ ناناسێتەوە ئەوە جا فەرقی من و ئەو چییە ئەو لەوێدا دۆڕاندی خاڵی چوارەمی نەبوو کە مەردایەتیە تەنانەت سبحان الله ئیماندارانی بەڕێز لەناو ئاژەڵەکانیشدا خوا ئەم سیفەتی مەردایەتی لە زۆریانە خەڵق کردووە ئوستازێکی جامیعەی تاران کە لە فەڕەنسا خوێندوویەتی بە سەرهاتێکمان بۆ دەژێڕێتەوە ئەڵێ کاتێک کە لە فەڕەنسا بووم لە فەڕەنسا و ئەوروپاش دز زۆرە من کابرایەکی غەریب بووم ژوورێکم گرتبوو سەگێکیشم کڕی وەکو پاسەوان تعلیمم دادا بوو کە نەهێڵێ غەیری خۆم بچێتە ئەو ژوورەوە بەیانیان کە دەڕۆیشتمە دەرەوە دەرگاکەم لەگەڵ دەکردەوە و لەبەر دەرگاکە لیت پاڵ دەکەوت هەموو خۆراک و پێداویستیەکانم بۆ دابین دەکرد ئێوارە کە لە خوێندن دەگەڕامەوە دەچوومەوە ژوورەوە یەکسە بە دووما دەهاتە ژوورەوە منیش دەمبەر جێگەی نەرمم بۆ ڕادەخست خواردن و پێداویستیەکان و گۆشت و ئەوانم بۆ دابین دەکرد پەتوەیەکیشم پێدا دەدا زۆر حرمەتم دەگرت ئەڵە ڕۆژێکیان سەرما و کڕێوەی زستان بوو زۆر سەرما بوو ملپێچێکم کردبوو کوڵاوی پاڵتۆکەم بە سەرمادا بوو تەنها چاوم بە دەرەوە بوو دەستکێشم لە دەست کرد بوو هەموو لەشی خۆم داپۆشی بوو کە هاتمەوە سەگەکە پەلاماری دام نەیناسیمەوە چونکە بەس چاوم بە دەرەوە بوو پەلاماری دام و ملپێچەکەی لە ملم هێنا دەرەوە و دەستکێشەکانی لە دەستداکەنم و تۆزە لە دەستم بریندار بوو ئەڵە کە ملپێچەکەم لا بردو و ناوی سەگەکەم هێناوتم وامەکە کە سەیری کرد ئەوە خاوەنەکەی خۆیەتی ئەڵێ بە چاوی زەلیلیەوە تەماشای دەکردم دەپاڕایەوە دەرگام کردەوە و کردمە ژوورەوە هاتەوە دەرەوە چەندی ویستم بی بەمە ژوورەوە ئەو سەگە قبوڵی نەکرد بێتە ژوورەوە بەیانی وازم لێ هێنا و چوم خەوتم بەیانی کە دەرگام کردەوە لەبەر دەرگاکە ژیانی لەدەستدا بوو ناڵێم تۆپی بوو چونکە ئەو شێش بوو ئەو سەگە وەفادارەش جوان نییە ژیانی لەدەستدا بوو ڕۆحی دەرچوو بوو لە شەرمەزاریدا چونکە پەلاماری کەسێکی داوە کە چاکەی لەگەڵا کردووە جاوەگە سەگێک وا بێ چەند دەبێ مرۆڤ ئەم سیفەتی باڵاتر بێ کە مەرد بێ ئەگە هەی بوو بەخشی منەت بەسەر کەسانەکە نەڵێ من کردم ئەگە کەسێکیش چاکەی لەگەڵا کرد لە بیری نەچێتەوە پێنجەم خواناسی زانای دەوڵەمەندی مەرد پێویستی بە سیفەتی پێنجەمە کە لێبوردە بێ تا خواناستر بی تا عالمتر بی تا دەوڵەمەندتر بی تا مەردتر بی دەبێت لێبوردەتر بی زۆر لێبوردە بی زۆر دڵت گەورە بێ لێبوردەی هەر ئەوە نییە کەسێکی لێ کوشتبی و دێ لەبەر دەپاڕێتەوە بڵێ قەیناکە بڕۆ عەفوو بە لێبوردەی ئەوەیە کاتێ بەرامبەرەکەت منافیستە دەیەوێت زەربەل لێدا بەبوونت خۆشحاڵ نییە ڕۆژێ تۆ بە زەلیلی دەیبینی دەشتوانی ڕزگاریکەی نایکەی بە مەیدانی تۆڵەکردنەوە ئەڵێ ئۆخەی ئەوە فڵان کەس لە مەیدانەکەم لا چوو لەبەر چاوم لا چوو ئەوە لەخوا بەزیێ بە زەلیل بوو
لەو کاتەدا لێبوردەیی عەفوو دڵگەورەی ئەوەیە تۆ بچی دەستی بگری بڵێ مادام زەلیل بۆ فڵان کەس دوێنێ نەیارم بوو با من نەهێڵم بکەوێ. دوو کەس لە بازاڕە منافیسی یەکن هەردووکیان دەوڵەمەندن. دەوڵەمەندێکی خواناسی زانای دەوڵەمەندی ڕاستەقینەی مرد ئەو کەسەیە ئەگە هاوشانەکەی لە بازاڕە کەوت قاوانی بۆ لێ نادا تەلەفۆن بۆ 50 لا بکە ئەزانی فڵان کەسی ئیفلاسی کردووە ها ئەهلی بازاڕی ئێمە ئاوان یاخوا کەسێ لە بازاڕە نەکەوێ هەر بە تەلەفۆن ئامادەیە دەکرد فەوتێنێ بەس بۆی خەڵکی ئاگادار کە فڵان کەس ئیفلاسی کرد فڵان کەس پارەی خورا فڵان کەس زەرەدی کرد. نەخێر ئەگەر ئاوا چوار سیفەتەکەی ترت تێدا بوو دەبێت سیفەتی لێبوردەیشت هەبێت دڵگەورەی ئەوەیە بەهانایەوە بچی خەڵکی پێ خۆش مەکە دڵت پێ خۆش نەبێت چەڵە تۆ ژۆکو ئەو لێ نایە دەستی بگرە ڕاستی کەوە. وەڵی والعافین عن الناس قورئان پێمان دەفەرمێت لێبوردە و دڵگەورە بن بەرامبەر بە هەموو خەڵکی نەکرد بەرامبەر بە ئیمانداران. ئەم ئایەتە قورئانی والعافین عن الناس پێمان دەڵێ ئەگەر سیفەتی جوانی مەرد عەفوو دڵگەورەیتان لە خەڵکی کافریش بینی باسی کەن. بۆیە من باسی ئەم نمونە واقعیەتان بۆ دەکەم. ساڵی 1984 زاینی دوو کەس پلاسیدۆ دۆمینگۆ لەگەڵ کابرای دووەم کە خوازە کاریرایز بوو خەڵکی ئیسپانیا بوون یەکیان لە مەدرید دەژیا یەکیان خەڵکی کەتەلۆنیا بوو. کەتەلۆنیا ئەو هەرێمەی کە دیموکراسی خوازەکانی ئەم سەردەمە نەیانهێشت وەکو ئێمە بە ئەم مافی ئازادی خۆی بگە. ئەم دوانە جا سوبحان الله ئەهلی هەر شتێک ڕقیان لە یەکترە دکتۆر ڕقی لە دکتۆرە مەلا ڕقی لە مەلایە گۆرانی بێژ ڕقی لە گۆرانی بێژە هەر نازەمەوە بۆ وایە مەگە ئەوانە نەبێت کە دڵیان گەورە و ڕەنبێ هەمووانە بن ئەوانەی دڵگەورەن و عەفوون بە پێچەوانەوە حەز ناکەن بەرامبەرەکانیان بکەون حەز دەکە ئەو پیشەی من سەدان خەڵکی تر بۆ ڕێبازەدا خزمەتی بکە. ئەم دوانە بە ناکۆکیەکی سیاسی لە 84 بوونە ناحەزی یەکتر کۆنسێرتی گۆرانیان دەگوت دوو گۆرانی بێژی بە ناوبانگی عالەمی بوون عقدیان لەگەڵ هەر کۆمپانیایەک ببەستایە کە دێم لەم شوێنە کۆنسێرتێک دەگرم مەرجی ئەوە بوو نابێ فڵان کەس بێ ئەگە فڵان کەس جارێک دەعوەت کرد بێ من نایەم بۆ کۆنسێرتەکە ئەوەندە ڕقیان لە یەکتر بوو. 3 ساڵ ئەوە منافەسەی یەکیان کرد ئەم دوو گۆرانی بێژە بە ناوبانگە جیهانیە. ساڵی 1970 کارلیلایس کە خەڵکی کاتەلۆنیا بوو کاریلایس تووشی پەنا بەخوا دەگرین سەرەتانی خوێن بوو. هەموو مانجێک دەبوو لە ئیسپانیا و بچێتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆی خوێنی جەستەی بگۆڕن خوێنەکەی تووشی سەرەتان بوو. ئەو ئینسانە تەواوی ماڵ و سەروەتی لەسەر ئەو نەخۆشیەدانا ماڵەکەی نەما بانقی ڕەسیدی خاڵی بوو سیارەکەی فرۆش هیچی نەما. ڕۆژێک کەسێکی ناسیاوی چوو بۆ لای پێیوت ڕێکخراوێکی خێرخوازی هەیە بە ناوی ئارموساوە یارمەتی ئەو کەسانە دەدا کە هیچیان نەماوە لە پێناوی نەخۆشی سەرەتانی خوێندا ئەوان دەبنە هۆکاری ئینشاءالله چاکبوونەوە و پەنایان بۆ بەرە. عەریزەیەکی دا و ناوەکەیان قبوڵ کرد و تەواوی مەسرەفی نەخۆشیەکان کێشا هەتا خۆشی فایدا و ڕزگاری بوو. ئەم کابرایە ڕۆژە سەردانی ئەم ڕێکخراوەی کرد ئارموسا کام ڕێکخراوەیە کە ئەوەندە چاکەی لەگەڵ منا کردووە زۆر چوو دەستخۆشیان لێ بکا و خاوەنەکەی بدۆزێتەوە و دەستی ماچکا و مەمنونی بێ بڵێت تۆ چ مەردێک بووی کە من ڕزگار کرد بە پشتیوانی خوا. ڕۆیش کاتێ ناچاری کردن دەبێت پێم بڵێن خاوەنی ئەم ڕێکخراوەچەیە سیر دەکات دۆمینگۆی برە کابرای منافیسێتی گۆرانی بێژەکەی ترە. ئەم ڕێکخراوە هەربوونی نییە. ئەم پیاوە کە زانیوێتی بەرامبەرەکەی خەریکە دەکەوێ و لە ناو دەچێ و سەرەتانی خوێنی گرتۆ خۆشحاڵ نەبووە مەردایەتی تێدا بووە مروئەتی تێدا بووە عەفو و دڵگەورەیش تێدا بوو کتێتی وەڵاهی فرسەت نییە بڵێم شکول لە کۆڵم بۆوە گوناحە با ڕزگاری کەم. هاتووە ڕێکخراوێکی دامەزراند وتی خۆم پارەی دەمە شەرمەزارتر دەبێت لەوانەیە لە داخانە بمرێ. ڕێکخراوێکی دامەزراندووە کردوێتی بە موەسسە کارمەندی بۆ دامەزراندووە لەو ڕێگایەوە پارەی داوەتێ و چارەسەری نەخۆشیەکەی کردووە بۆی ڕوبەڕوو نەیبینێ کە ناچار بوون گوتیان وەڵاهی فڵان کەسە ڕۆیش بۆ لای سەیەکە لە کۆنسێرتێکایە لەسەر ئەژنۆ بەرەو ڕووی ڕۆی ئەویش کە بینی ئەوە فڵان کەسە وتی بەڕاستی تۆ مەرتر بووی لە من بەڕاستی دڵی تۆ گەورەتر بوو بەڕاستی سوپاست دەکەم هەستا باوەش پێ کوتی هەستا براکەم بەڕاستی منیش پێم حەیف بوو ئەگەر ڕقم لە کەسێکیش بێ ئەم دەنگە زوڵاڵی بمرێ و زیندوو نەمێنێتەوە. ئەها نمونەی جوان چەند جوانە خۆزگە و سیفەتەش لە ناو ئێمەدا هەبووایە کەسێک ئەگە منافیستە و ڕقیشی لێتە کە خەریکە دەکەوێ زیاتر بە چاڵامەی بەخوارەوە ئەو کاتە مروئەت و پیاوەتی و گەورەی بنوێنە عەفوت هەبێ دەستی بگرە و ڕزگاریکە دێتەوە ڕێگای خۆت. خاڵی کۆتا عافیە دینداری زانست و دەوڵەمەندی
ئەمجا مروءەت و مەردایەتی لەگەڵ دڵی گەورە و لێبوردەیی شەشەمیان لەش ساغی و بێوەی و بێدوژمنایەتی ئەمە بەڕاستی شەش بنەمای خۆشبەختین ئەگەر ئەمەت هەبوو هیچی ترن ناوێتم جگە لەم شەشە بەدووی هیچی تراوێڵ مەبە بەستە شافیەتون کافیە عافیە یعنی لەش ساغ بی دەرزی و دەرمان بەکار نەهێنی پاشانیش بێوەی و سەلامەت بی بەبێت چەک بەبێ پشتیان لە بازاڕە بسوڕیتەوە نە دوژمنی کەس بی و نە کەس دوژمنت بێ بەڕاستی خەڵاتێکی گەورەیە ئیمامی شافعی هەزار ڕەحمەتی لێبێ فەرموویەتی إذا اجتمع الإسلام والقوت للفتى وكان صحيحا جسمه وهو في أمن فقد ملك الدنيا جميعا وحازها وحق عليه الشكر لله ذي المن أجل إنسان جنجبو إسلامي هبو خواي ناسيب حق ناني روجي هبو لشي ساغبو دجمندار نبو والله پێویستە هەموو ساتێک شکری خوا بکە کە دنیای هەموو پێبەخشیوە مامۆستا هەژار موکریانی خۆشمان خوای گەورە لێ خۆش بێ شعرێکی خیامی کردووە بە کوردی بەڵام تامەکەی لە کوردیەکەی مامۆستا هەژاردایە نەک لە شعرە فارسیەکەی خیامدا مامۆستای هەژاری موکریانی دەفەرمێ هەر کەس کە دەستی بەتیکەنانێ بڕەسێ لاکوخێ هەبێ شەوانە تێیدا وە حەسێ چەند خۆشە ژیانی وە چ ئازادە بەدڵ بۆ خۆی بێ نە ئاغا بێ نەبەردەستی کەسێ ئەڵڵه ژیانی وا چەند خۆشە نەبەردەستی کەسبی نە ئاغای کەسبی بۆ خۆت بژی کولانەخانێکی بچکۆلەت هەبێ و پارێنانی وشەوی خۆی پێوەی هەمیشە گەشبین بە لە ژیاندا عافیت معنایەوە نیە قەت نەخۆش نابی قەت مشکیلە نابێ بەڵام گرنگەوەیە گەشبین بی ومەزان ئەگە تنگانەیەک هەر لا ناچێ علەما فەرموویانە مع الدەمعەتی بەسمە دڵنیابە لە هەموو فرمێسکێکا کە بە چاو تا دێ ڕۆژێ زەردەخەنەیەک بە شوێنی ئادێ ئەو کەسەی چاو بە فرمێسکی ناومێت مەبە لە ژیان خوشک و برای بەڕێزم دڵنیابە هەر چاوێک فرمێسک بڕێژێ ڕۆژێ لێوەکانیشی زەردەخەنەیان بەدوو دادێ بە ئیزنی خوای گەورە دڵت خۆش بێت لە دوای فرمێسک شادی دێ دڵنیابە لە تنگانەدا دەرگا دەکرێتەوە هەموو ناڕەحەتیەک دەرگایەکی بە شوێنادێ مع البەلیەتی عەطیە لەگەڵ هەموو موسیبەتێکا بەخشێک هەیە زۆر جار ئیشێکت ناڕوا لەبەر ناڕەحەتیەکی زۆر خێرێکی گەورەی لە پشتەوەی تۆ نایزانی بۆیە زانایەک دەفەرمێ کرمۆکەیەکم بینی لە قۆزاخەیەکا بوو قۆزاخەی پەپولە زۆرتان بینیوتانە ئەڵێ دەیان جار ئەو کرمۆکە دەیویست بێتە دەرەوە لەو کونە بچووکەی کە بۆی دروست کراوە نەیدەتوانی تم وڵی با یارمەتی بدەم مەقەستێکم هێنا دوێن دەمەکەم بۆ گەورە کرد و بە ئاسانی هاتە دەرەوە بەڵام کرمێکی لاوازی زەعیفی بێناس حتا ژیانی لەدەستدا نەیتوانی بفڕێ ئەمجا دوایی بۆم معلوم بوو من غەدرم لێ کرد خوای گەورە حکمەتی وایە دەبێت چەند سعات ئەم کرمۆکەیە بە چەندین سەد جار هەوڵدان بێوێت لەم کونە بچووکە بێتە دەرەوە ناتوانێت بێتە دەرەوە ناتوانێت بۆ ناتوانێت بۆ ئەوەی بەهۆی ئەم پاڵە پەستۆ و جوڵە زۆرەیەوە شلەیەک لە لەشیا دروست دەبێت کاتێک کە توانای خۆی تەواو بەکارهێنا و هاتە دەرەوە باڵەکانی دەکرێتەوە دەبێتە پەپولە و بە ئازادی دەفڕێ ئەو ناڕەحەتی ناوکونە هۆکارە بۆ ئازادی دوایی کە بە باڵ دەفڕێ هەموو ناڕەحەتیەکانی ئێمە و ئەو شتانەی کە دەمانگرن و نای هەڵم بجوڵێن دڵنیا بن عەڵتیە بەخشێکی خوای لە پشتەوەیە ڕۆژێ ئازادمان دەکا ناومێد مەبە سێکوچکەی سەرەکی ژیان سێشتا دڵنیایی متمانە هیوا دڵنیایی وەکو ساڵحەکانی پێشومان والله خواناسی وا هەبووە لە مێژووی ئیسلامدا بیخوێنەوە سبحان الله ئەوەندە متمانەی بە ئەڵڵا بووە زەڕە گومانی نەبووە باران نەباریوە چۆتە سوزدەوە توێتی قەسەم بە زاتی تۆ یا ئەڵڵا ئەوەندە متمانم بە تۆ هەیە سرم بەرز ناکەمەوە هەتا باران لە لەشم نەدا سەری بەرز نەکردوێتەوە تا باران باریوە ئەوەندە یەقینی هەبووە کە ئەڵڵا وڵامی دەداتەوە ئەو دڵنیاییە زۆر مهمە زۆر مهمە حتا جار هەبووە کە خەڵک چۆ بۆ نوێژە بارانە پێشینانمان کابراس چەتری بردووە و توێتی بەخوا جوڵامی خوامان بۆ دێ بەڵام جاری وای ئێمە نوێژە بارانەش دەکەین باران نابارێ هۆکارەکەی وای ئەو دڵنیاییەمان نییە خەریکە خۆمان بڕوامان بە خۆمان نەبێ بۆیە قەدیمی کە دوعای دەکرد دەستی دا نەدەنایەوە کە گیرا دەبوو ئەوەندە بە دڵنیاییەوە دەیکرد سیاکوچکەی ژیانە دڵنیایی متمانە وەکو مناڵێک ها مناڵی بچووک فڕێ دەی بۆ ئاسمان خۆ ئەگە بەر بێتەوانە سەری بارزکەوە پشتی دەشکە و سەری لەت دەبێ بەڵام ئەو مناڵە تۆ فڕێ دەی چونکە متمانەی هەیە باوکو دایک دەیگرێتەوە بۆت پێ دەکەنێ ئەو فڕێدانە بە ئازار نازانێ متمانەی هەیە کە دەستێک دەیگرێتەوە زەردەخەنە دەکا سێمیان هیوا
هەمومان کە شەو دەخەوین هیچ زمانێک نییە بەیانی هەڵدەستی کەچی دەیان پرۆژەمان هەیە بۆ ڕۆژی داهاتوو بۆ ساڵی داهاتوو ئەوە هیوایە مامۆستا کازم کۆیی مامۆستای بەڕێز لە شعرێکی ناسکیا دەفەرمێت تۆ لە ڕابردوو دەڕوانی پەشیمانی کە سەیری داهاتوش دەکەی پەرێشانی لە نێوان لەم نێوانەدا هیوا نەبێت تۆ ناتوانی بەردەوام بی لە ژیانە بە ئاسانی لە ڕابردووت پەشیمانی بۆ داهاتوش پەرێشانی دەبێت لە ئێستادا هیوات هەبێ ئەینا ژیانت بە ئاسانی ناڕوە یەکێ پرسیار دەکا باشە کە غینا هەبێ دەوڵەمەندی هەبێ عافیەی بۆ چییە بە پارە ناتوانم هەموو شت بکەم نەخێر بەڕێزم ناوەڵا بە پارە هەموو شتێک ناکرێ بۆیە زانایان چەند جوانیان فەرمووت خوا دیقەتی ئەم وشە جوانانە بدەن ئەڵێن دەتوانی بە پارەیەکی زۆر خان و کۆشک و ڤێلایەکی زۆر گەورە بکڕی بەڵام ناتوانی سوکنا بکڕی ها قەدیمی ئێمە جەنابتانەوەی پیاوە ڕیشتپێکانن بە ماڵ و خانوو دەیانگوت چی دەیانگوت سوکونایە کوڕە سوکونایەکەت هەبێ ئەو شەیە زۆر جوانە ئەو قورئانیە خوا لە قورئانە بە ماڵ دەڵێ سوکنا دەزانی یعنی چی یعنی شوێنی ئارامگرتنی ڕوح ناخ تێدا دەحەسێتەوە دەتوانی کۆشکێک بکڕی بەخوای وای لە ڤێلای وادایە کەچی خۆشبەی بە سوڵکەرێکی سەرجا دەکا ناخی وێرانە دەتوانی خانوو بکڕی بەڵام ناتوانی سوکنا بە پارە بکڕی دەبێت داوا لە خوا بکەی لەو خانووەدا دڵخۆشت بکە هیوایە کرێچیە زۆر دڵی خۆشترە لە کابرایە کە لە خانوویەکی 1000 مەتریدایە دەتوانی بە پارە خانووەکە بکڕی بەڵام بەداخەوە ناتوانی سوکنا بکڕی دەتوانی کاتژمێری زێر بکڕی سعاتی زێر لە دەستا بێ بەڵام ناتوانی 5 دقە کات بکڕی هاتە لەبێ خەریکە ئیمتیحانەکە تەواو دەبێ ئەگەر سعاتەکەی دەستی زێر بێ دەزانێت سعات چەندە بەڵام ناتوانێت دقەیەک بکڕێ کەسێ دەکەوێتە سەرمەرگە دڵە خوا بەس ئەمڕۆ مۆڵەتم بدەیت مەها مۆڵەت نادرێ کاتژمێر دەکردرێ بەڵام کات ناکردرێ پێخەف دەکردرێ دەتوانی باشترین سیستەمی خەو و جوانترین بەتانی و جوانترین ژووری خەوتن ئامادەکەی بەڵام بەڕێزەکەم خەو ناکردرێ چەند کەس هەیە شوێنەکەی بەخوا هیچ عیبی نییە بەڵام حتا بانی ترپاوتل دەکا خەوی لێ ناکەوێت چەند کەس شیشتان تخوا بینی و لەسەر مەقەبا خەوتووە خشتێک لە ژێر سەریا بووە بە پارە دەتوانی پێخەف و شوێنی خەوتن بکڕی بەڵام بەداخەوە خەوی پێ ناکردرێ عافیە خەوەکەیە دەتوانی خواردنی زۆر بە لەزەت بکڕی بەڵام ناتوانی ئیشتیا بکڕی خوا چەند جا هەر یەکێک لە ئێمە وای لێ هاتووە لە ماڵی خۆت لە مەطعەمە دانیشتووی چی خواردنی ڕازاوە بەتام بۆ لە بەردەستا بووە ئەڵێی گۆشتی لەشی خۆت دەخۆی کەچی حەزت بۆی ناچێت چەند جاری یەک سەمونی وشکت بە ئاو و ماستاوێکەوە خواردو ئێستاش تامەکەی لە دەمتان ماوە دەتوانی خواردن بکڕی بە پارە بەڵام عافیە ئەوەیە ناتوانی ئیشتیا و لەزەتەکەی بکڕی چەند دەتوانی دەرمان بکڕی دەوڵەمەندی وا هەیە چ دەرمانێک لەم سەراوسەری دنیادا هەبێ بۆی دێ بەڵام ناتوانێت شیفا بکڕێ شیفاکە لای ئەڵڵایە دەتوانی ئارایش بکڕی ئافرەتێکی بەڕێز دەتوانێت بچێتە باشترین ساڵۆن بەڵام جوانینە جوانیەکە هەر دەبێت ئەڵڵا بیدا عافیەکە جوانیەکەیە بە پارە ئارایشەکە دەکردرێ ئەتوانی خزمەتکار بکڕی بە پارە خزمەتکار بگری خزمەتت کە بەڵام هاوڕێنە هاوڕێت دەست ناکەوێت بە پارە بەڵام خزمەتکار بە پارە دەست دەکەوێت خوا کامیان مهمترە هاوڕێیان خزمەتکار هاوڕێی ڕاستەقینە گرنگترە ئەوە خوا دەینێرێ دەتوانی دڵ بکڕی ئەها ئیوا هەیە بە زەبری پارە کچێک دێنێ دڵەکەی لێ کڕیەوە بۆتە هاوسەری بەڵام عشق نا کوڕی واش هەیە هەژارە هیچی نییە هاوسەرەکەی عاشقیەتی بەڵام دەوڵەمەندەکە دڵەکەی دڵی کچەکەی کڕیوە دڵی کچەکەی کڕیەوە بە زەبری پارە بەڵام بەخوا ناتوانانی عشق بە پارە بکڕی عشق بە پارە ناکردرێ ئەوەیان عافیەیە دەتوانی بە پارە پۆست بکڕی بەڵام ناتوانی ڕێز بکڕی دەتوانی مرۆڤ بکڕی بەڵام ناتوانی دڵی بکڕی دەتوانی کتێب بکڕی بە پارە بەڵام ناتوانی دانایی و حکمت بکڕی ئاخر وشە دەتوانی سەرگەرمی بکڕی بە پارە مەجلیسێک بەناشەرعی سەرگەرم کەی بەڵام ناتوانی شادمانی بکڕی والله گۆرانی بێش هەبووە کە خەڵک لیان پرسیەوە تۆ دایمە ئاوا خۆشحاڵی لەناو هەموو ڕیزی ڕەش بەڵک و گۆرانیوان داوتێتی والله کە بە تەنیام لە ماڵەوە دەگریم ئەو خەڵکی کە بە حساب بەخیلیان پێدەبێت کە لە تەنهاییدا بۆ خۆی گریاوە دەتوانی سەرگەرمی بە پارە ئامادەکەی بەڵام شادمانی ناکردرێ بە پارە بۆیە ئەڵێن ئەبوو نەواز کە دایمە سەرخۆش بووە ئەبوو نەواز ڕۆژە کابرایەکی سەرخۆش دەبینێ کە دەکەوێ و هەڵدەستێتەوە و قسە غەڵەت و بەڵەت دەکات زۆر پێ دەکەنێ لە بەخوا شتێکی سەیرە ئەمە سەرخۆشە ئەوان باشە ئەبوو نەواز خۆ تۆ دایمە بە خۆ سەرخۆشی
بۆ گاڵتت بەم سەرخۆشە دێت وەڵی بە حیاتی سەرخۆشم نەبینی بوو چونکە من کە دەخۆمەوە پێش هەمووان سەرخۆش دەبم کە بە ئاگا دێمەوە دوای هەمووان بە ئاگا دێمەوە ئەوە یەکەم جارمە سەرخۆشێک ببینم کە حاڵی ئاوایە یعنی ئێمە ئاواین ئەوەی بە حساب سەدمان گەرم کردو ئاوامان لێ دێ وتیاندا وەڵی ئەوە ئاوان تیدە وەڵی گاڵتەم بۆ حاڵە دێ ئەوە بەڕاستی بە زەیم پێدا دێتەوە کەم سەرخۆشە تێدایە بۆیە سەرگەرمکردن بە پارە دەکرێ بەڵام بەخوا شادمانی بە پارە ناکڕدرێ ئەو عافیە دەبێت لە ئەڵڵا داوا بکەی داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لەو شەش بنەمایی خۆشبەختی بە هەمومانی ببەخشی یا ڕەبی خوا لەو شەش بنەمایی خۆشبەختی بە خۆمان و بە ئەولادمان و بە هەموو ئومەتی محەممەدی بەخشی یا ڕەب العالەمین خۆشبەختی دنیا و ئەو دنیامان کەی خوا دنیامان پڕ بێ لە خۆشی قیامەتمان ئاوەدان بێت جێگای هەموو لایەکمان بەهەشت بێ یا ڕەبی خوای ئەرحەم الراحیمین یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە هەر کەس نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوا هەر کاتێک کە ئینسان مەویز بوون لەوانی دەرزی و دەرمان سوودی نەماوە خوا شیفای تویان بۆ بێتە کار و یا ڕەبی خوا شیفای نەخۆشە جەستەییەکان شیفای نەخۆشە دەرونیەکان بنێری یا ئەرحەم الراحیمین هەر کەس بە خەمە دڵخۆشی کەی هەر کەس گرفتارە بە هەر موسیبەتێکەوە خوای بێ بەهانایە و ڕزگاری کەی یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی کوردستانمان ئاوەدان کەی لەناو خۆماندا تەبامان کەی مرد بین بەرامبەر یەکتر فرسەد لە یەکتر نەهێنین لە تنگانەدا دەستی یەکتر بگرین و یەکتری نەخین و پشتی یەکتر نەشکێنین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون